بەپێی ئەو بەرنامەیە کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبا تاڵەبانی کۆبوونەوەمان لەگەڵ ئەنجام ماوە و سەرپەرشتی ڕاستەوخۆی کارەکانمانەکە لە نزیکەوە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە ئێمە هیمەتێکی ئەو کاری چاکسازیە لە بواری سوتەمەنی لە پارێزگای سلێمانی ئەنجاممان ناوە. دوێنێ سەعات 6 بەیانی تیمێکی تایبەتی بە ڕێبەرایەتەکەمان لە ئەندازیاران و پسپۆڕانی ئەو بوارە کە من لێرە زۆر سوپاسیانەکەم کە تا 11 شەو خەریک بوون بۆ ئەم پشکنینە دەرکەوت لە ئەنجامی 19 بەنزینخانە کە پشکنینیان بۆ ئەنجام ماوە 6 بەنزینخانەیان دەرنەچووە لە فەحسا کە ئێمە لەم کەناڵی بەڕێستانەوە ئاشکرایەکەین یەک بەنزینخانەش لە ڕانیە کە بە ناوەکانیان پێتانەڵێن بەنزینخانەی ژاراوە نۆرمەڵەکەی لە پشکنین دەرنەچووە، بەنزینخانەی پشدەر نۆرمەڵەکەی دەرنەچووە، بەنزینخانەی هێرۆ نۆرمەڵ و محەسەنەکەی دەرنەچووە، بەنزینخانەی کانی نۆرمەڵەکەی دەرنەچووە، بەنزینخانەی دەرگەڵا نۆرمەڵەکەی دەرنەچووە، بەنزینخانەی قەڵازێ نۆرمەڵ و محەسەنەکەی دەرنەچووە. یەک بەنزینخانە کە نزیک بۆ لێەوە چکە ئەوانەی ڕانی هێشتا پشکین مابوو نەکردەوە بەناوی بەنزینخانەی ئاسۆس کە ئەویش نۆرمەڵەکەی دەرنەچووە. مانای وایە 7 بەنزینخانە لە پشکنین نۆرمەڵ و محەسەنیان دەرنەچووە کە زۆربیان نۆرمەڵەکانیانن کە نۆرمەڵیش هاوڵاتیان بەشی زۆری نۆرمەڵ بەکارهێنن. ئێمە بە نووسراوێک لەگەڵ بەڕێز قایمقام کە سوپاسێکین لێرەوە ئاگادارمان کردوتەوانێ ئەم بەنزینخانانە کەمیەتی کە ئێستا دەرنەچووە دەستی بەسەرا بگیرێ و دەستی بەسەرا گیراوە کە مسادرە ئەکرێت ئەوە بە ماوەی 3 ڕۆژدا بخرێن. ئەمە تیمەکانمان لە منطقەی قەڵازێ ئەمەی بۆم خوێندنەوە ئەم بەنزینخانانە لە منطقەی قەڵازێ 19 بەنزینخانەیە ئەو 6یان لە قەڵازێ دەرنەچووە و یەکیشیان لە ڕانیەیە.